طبعا قرباني سنة فرض نية للاي زورك لزانا يعني للاي هندي كتريان فرض كفاية بك بردوام كومالك هبن أنجامي بدن للاي هندي كتر لزانان فرضة لسر أو كسي كتوانايه قرباني بك ما دام توانايه فرضة لسري أبي قرباني بك بلا مويك دروستا أتوانين بلين هر کەسێک هەیبێ زۆر خوازراوە بیکە و ئەگەر نەیکە ئەوە کارێکی کردووە کەڕاهەتێکی لەسرە بەڵام ئەگەر بێت و بیکە ئەوە سنەتێکی مؤکدەی جێبەجێ کردووە ئەوە قەولی دروستەتیایە ئەمە لەبارەی حکمەکەیەوە و لەبارەی ئەنجامدانیشیەوە لە دوای نوێژی جێژنی قوربانەوە ئەنجامەدرێن لە دوای نوێژی جەژنی قوربانەوە ئەنجامەدرێن و ئەو حەیوانانەشی ئەکرێن بە قوربانی وشترە مانگایە یاخود گایە و مەڕ و بزنە لەوە زیاتر نییە و هیچ شتێکیش جیان ناگرێتەوە مثل تۆ ناتوانانی بڵێ نەعامەیەک هێنم جێی وشترێک ئەگرێتەوە کاڵە کێویە هێنم جێی مەڕە یا بزنە ئەگرێتەوە ئەسڵ وایە بە بەهیمەی ئەنعام بێ بەهیمەی ئەنعامی ژەوەیە کە ماڵیە و خۆت ڕایەگری و خۆ بە خێویەکەیت و لە وەرگای هەیە و شوێنی هەیە و ڕادگرتووە بۆ خۆت و ئەوەی کە هاتووە لەبارەیانەوە بۆ هەمویان مەرج هاتووە کە ئەبێ کامڵ بوو بن ئیتر هەیانە لە 6 مانگ کامڵە بێ وەکو بزن هەیانە لە ساڵێک وەکو مەڕ هەیانە لە 2 ساڵ وەکو گاو و گۆلک و ئەوانە لەو شتر و ئەمانەشا تقریبا لە دوای 3 ساڵەوە تا ئەوکو 5 ساڵ مەڕ و بزن بۆ یەک بنەماڵە ئەبێ لە شەرع ینی مەڕێک سەر ببڕی بۆ بنەماڵەکەی خۆت و بۆ خۆش دەبێ یا بزنێک و مانگا و وشتر ئەگەر سەری ببڕی بۆ 7 بنەماڵە ئەبێ بۆ 7 بنەماڵە ئەبێت وواجبە ئەو کەسەی سەری ئەبڕێ موسڵمان بێ ئەگەر قوربانیەکەت بیتە دەست کەسێک کافر بێ سەری ببڕێ بۆت ئەو بەتاڵە بێتەوە هیچ ئەجرێکت دەست ناکەوێت لە سەری جگە لەوەش حیوانەکەت حکمەکەی بێ بە حکمی مردارەوە بوو یعنی ئەگەر بیشی خۆی حرامە بیخۆی بۆیە ئەگەر قوربانیتان کرد مەیدەنە دەست عەلمانی و نوێژنەکەر و ئەمانە لەبەرەوەی بەتاڵە بێتەوە هیچ وەکوایە سەر بڕایەک بەڵام وەکوایە مردارەوە بوو یەک دەرخواردی خەڵک بیت و خۆشت بیخۆی هیچ ئەجرێکیان نییە زۆر دڵنیا بەرەوە لەوەی ئەو کەسەی بۆت سەرە بڕێ مسلمانە مسلمانێتێکی خۆی نەشکانووە نوێش خوێنە با بەتاڵ نەبێتەوە أو فرموديك يناويت يفرمي عن أنس بن مالك قال ضحى النبي صلى الله عليه وسلم بكبشين أملحين أقرنين ذبحهما بيده فرمي رسول الله صلى الله عليه وسلم دودان براني سربري چون بون شاخي أنا بو شاخي كامل وتشاويشان أما تشاوي أنا شوار دوركي رشا أملح أوي وفرمي أقرنين يعني خاوني شاخ بونو كامل بونو ودستو بيكاني شان رشبو هردو كاني سربري بدستي خويا فرمي سنتا أقر بتواني خو سري بري تنانت آفرتيش بي آفرت هبوة صحابي يبوة خوي قربانيكي خوي سربري سنتا أقر بتواني خو سري بري أقر آفرتيش بي أقر نوتواني إنجايدي تدس كسيكي مسلمان باش أنا فرمي وسمى وكبر فرمي دواوة ناوي الله هنا أوتي بسم الله والله أكبر شكر فرمي الله أكبر ولهندي الروايات تروهاتو فرمي اللهم هذا لك ومنك أي پروردگار أما لتوه وبخوشت باش أنا فرمي ووضع رجله على صفاحهما يعني لكاتي سربرينكا بي لكوا داناو لسد دستكان بشي سروي بوي جوڵەنەکە هەموو خوێنەکەی بە تەواوی دەربچێن ئەوە شێوازی سەربڕینی قوربانی رسول الله بووە صلى الله عليه وسلم جا لێرەکە فەرمێ الأملح الأغبر وهو الذي فيه سواد وبياض
ئەمە لە ئەوەیە فەرمێ ڕەشوسپی تێکەڵاو بووە لە دەموچاو و سەریە. و لە ڕیوایەتی ترا هاتووە کە ئەو دوومەڕە سەرە بڕێ فەرمێ ئەمە یەکێکیان بۆ محەممەد و ئالی محەممەد، یعنی بۆ خۆی و خانەوادەکەی. ئەوی تریشیانە فەرمێ لفقراء المؤمنین، ئەمە بۆ هەژارەکانی ئیمانداران. لەسەر ئەم فەرمودە زانایانە فەرمون دروستە کەسێک قوربانی بۆ کەسێکی تر بکە واتوانی وەکیلیش بگریتیە. جاکە فەرمی ئەمە بۆ فەقیرەکانی ئیمانداران عولەما فەرمون مردوو زین و ژەگرێتەوە، هەمویان نەگرێتەوە، کەواتە توانی بۆ مردووشی بکەی ئەگەر بێت و ئیماندار بێ و تۆ وەلی ئەو بی، تۆ کەسیە.